بەڵێ من ئێستا لە بانکی مەڵکەنیم لە سلێمانی ئەمڕۆ موچەی خانیشانی مەدەنی لێرە دابەش دەکرێت. ئێستا وەکو لە پشتی منەوە دەیبینن خانشینێکی زۆر لێرە ئامادەیان هەیە و بڕیار وایە کە ئەو موچانەی بە خانشینان دەدرێت هاوتا بکرێتەوە لەگەڵ موچەی عێراقدا. ئەمڕۆ لە بانکی مەڵکەنی لە کاتژمێر 8 بەیانیەوە دەست بە دابەشکردنی موچە کراوە لێرە هەتا 5 ئێوارە بەردەوام دەبن. من لەگەڵ بەڕێوەبەرانی ئێرە قسەم کردەوە وتیان کە ئێمە دوێنێ هەتا 3 شەو دەواممان کردووە بەهۆی ئەوەی کە لیستی موچەکە بە هەڵە نێردرا بوو بۆیان و دواتر چاک کراوەتەوە. لێرە خانشینێکی زۆری لێیە. من ئەمەوێت لەگەڵ چەندانەیەکیانە قسە بکەم بزانم موچەیان وەرگرتووە یاخود نا یاخود موچەکانیان بە زیاکراوی وەرگرتووە یاخود نا. زۆر باشە. سڵاوت لێبێ دایەکیان موچەت وەرگرتووە یاخود نا؟ وەرم نەگرتووە. ئەوە دوو ماوەنی وەرمە نەگرتووە. تۆ موچەی چی وەرەگری؟ ئیدی خانەنشینی پیاوەکەم. بڕیار وا بوو موچەکە زیاد بکرێ ئایا زیاد کراوە پێیان بەسا بەڵێ زیان کردێتی زیان کردۆ نەکردۆ نازانم جارێ وەرم نەگرتووە. خۆ پێشووتر چەندێکم موچە وەرەگری؟ 268,000. بڕیار وا بوو بکەن بە چەند؟ بەخوا نازانم بیکەن بە چەند. جارێ هیچم نەدیوە. خۆشی بەم زیاکردن؟ ئەرە وەڵا دڵخۆشم بۆ دڵخۆشم. پێشووتر ئەو بڕەکەم بوو بەشی ژێوی ژیانی ئێوەیە کرد. پێزانوی 200,000 بەشی چیەکە؟ پارەی مۆلیدەی لێ بووە، پارەی ئاوی لێ بووە، پارەی کارەبای لێ بووە، بێبێتی. بەشی نیوەیان ناکە نیوەی. چۆن سەرخێزانی بەچی بڕا بڕێەوە؟ ئەیوانیە؟ سەکان نەخۆش بێت لەشە ساش بێ زۆر مەمنون. بەڕێزی مەمنون. بەڵێ ئەوە کۆم خاتونە ئاماژەی پێکرد هەندێک لە موچەی خانشینان لە هەرێمی کوردستاندا لە خوار 250,000ەوە بوون بەڵام وا بڕیارە کە موچەکان زیاد بکرێت کەمترینیان 500,000 بێت. من ئەمەوێت کەسێکیان وەرگرم کە ئێستا موچەی وەرگرت بێت. بەڵێ ئەمڕۆ جگە لە موچەی خانشینی شارستانی خانشینی پێشمەرگە و کەسوکاری شەیدان و ئەنفالکراوان و خاوەن پێداویستی تایبەت و زیندانیانی سیاسی و مافی مرۆڤ و دەستەی دەستپاکی و دەستەی وەبەرهێنان و دەستەی ژینگە و دەستگای مین و ناوچەکانی دەرەوە هێرێمی کوردستان و کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان و کۆمیسیۆنی دیوانی چاودێری دارایی موچە وەردەگرن. سڵاوت لێبێت بزانم تۆ موچە وەرگرتووە؟ وەرم کردووە خوا بیبڕێ. بۆ چەندیان پێیاوی؟ 37 مانگ و 4 ڕۆژم خزمەت هەیە 600,000 وەرەگرم. پێشتر چەندێ وەرەگرت؟ 400-500 شتێکم. عنی ئێستا چەندێک بۆیان زیاد کردی؟ 100,000. ئەرەوا خوا بیبڕێ ئاوەها. بۆ؟ خزمەتم زۆرە. ئەی بۆچی کاوەنە خزمەتە زۆرەوە نەکەمە بێت؟ چوزانم ئەوتە. خزمەتەکان بۆ حساب کردو؟ نازانم چوزانم. خوا بیبڕێ بۆ خاتری قورئان. خوا بیبڕێ ئینجارش باشە. هیوا هەیە هیچی نەکردو ملیۆنێکی بۆ هاتۆتەوە. وەوای خوا بیبڕێ ئینجارش. مامەکیان سڵاوت لێبێ بزانم تۆ موچەی وەرەگریت موچەکە وەرگرت؟ وەڵای من موچەکە ئیسا وەریاورم موچەکەم لە 45 ساڵە دەوام کردووە لە دارە ڕێگاوبان. ئیسا 2 مانگ جارێ مەعاشەکمانەوە. موچەکە چەندێکە؟ مەعاشەکەم 487. وتیان زیایەکەن زیان کردووە؟ ئەوە زیایی کردووە. بۆ بە چەند ئێستاکە زیاد؟ وەڵای نازانم جارێ وەرم نەوتووە. سیقە هەیە بۆی کام زیادکردن هەموو مانگێک بێت دڵخۆشی؟ وەڵای جار سیقەم نییە. نەوە حکومەتەکەی خۆمان وایە. حکومەتی کوردیار وایە. دادا ئەمە چی کە ناوێ ئەمە سبەی میدیا وڵایەکاتەوە. ئەی من 2 مانگ جارێ مەعاش وەرەوە. 3 مانگیان فەوتانەیە ئەولا. ئەیوە ڕاستە. کۆڵێ خێزانم هەیە. وانە مەسرەف گرانە. نەوت گرانە، غاز گرانە. ئیسا تۆ وردی وەرە. وردەوە عالەمە وەرە. ئەوە پارەم قەرز کردووە بۆ مەعاشات. وەڵای وا هەیە هیچی نەکردو ملیۆنێ وەرەگرێ. من سێوەر من دیواریشی تیانە. سڵاوت لێبێ ئەمێ بزانم تۆ چەندێکە لە سرای وەستانی؟ چەندێکە لە چاوەڕان؟ ساعت و نیوێ. لە بانەوە لێرە. تۆ موچەی چی وەرەگری؟ محافظ سایقمونە. موچەکە چەندێکە و بڕیار وایە زیاد کرێ زیاد کراوە؟ بەڵێ. وەڵای ئێمە 220 بووبۆتە. چەندێ وەرەگرت؟ 600 دەکەم. ئەیستا چەند وەرەگری؟ بۆ بە ملیۆنە کوشتە.
لە ساغ بە پیرۆزە بێ ئێمە 220 بووە زابۆتە 600 ئەوە تاوانی بر ئەوەت ئەو موچەی پێشوو بەشی بژێوی ژیانی ئەوەیە شەشی چی کوڕە جامنێکە منداڵەکە نەبوونە هەر بەشێ پیرێژنێ بۆ دەرزی و دەرمانی بوو بۆ دەرزی و دەرمان نەوەڵە بشە ژیانی چی ڕاستی سێکە دارەگییان نەوە ئەم شەسە باشە خوانەی بڕێ باشە ئەینا 220 مۆرەکەێتە بۆ بە شەسە خوانەی چاول لێ بەشتانەکە باش هەراوەڵا باش کەسی ئەستا من 220 یان نەدامێ 750 گەربە بوون سێ قسم لەگەڵ ئەوە پارە بۆ خستەر نەک سڵاو لێ بێ مامەگیان ئێمە لای تۆ بزانم تۆ موچەکە وەرگرتووە یاخود نا نەوەڵا وەرم نەگرتوێ ئێستم وەڕەهینەکەم ئەی ئەم وەرەقەی پیانیاوی چی نازانم تۆ هەژماری منە پڕ کردوێتەوە یاخود حەزەکەی بە هەژماری من ژماری منم ناوێ هەر نامەوێ نامەوێ بۆچی ناتەوێت نامێ بەعەمەل من خۆشیانم ناوێ نەک ژماری من حیزبیە بۆیە نامەوێ ئەمەوێ چێ سەر بەغا بۆچی متمانەتان بە حکومەتی هەرێم نییە موچەتان پێ نەوەڵا حکومەتی ماوە بەسەرچوو هەر نامانەوێ نامانێ بەڵێ وەگە بینین هاوڵاتیان هەندێکیان نیگە سێ دەفتەرم باتێ حکومەتی هین سەرۆکی حکومەت ژماری ئەمنم ناوێ سێ دەفتەر دۆلار خانشینان لەگەڵ پڕکردنەوەی پێدانی موچەکان یان فۆرمی پڕکردنەوەی هەژماری منیشیان پێدراوە بەڵام زۆریان باس لەوە دەکەن کاوان متمانەیان بە هەژماری من نییە و نایەنەوێت پڕی بکەنەوە بەڵێ خانشینان لێرە هەندێکیان بە جۆشن و دڵخۆشن بەو زیادکردنی موچەیە چونکە باس لەواکەن موچەکانیان پێشووتر لە خوار 250,000 بۆ بەشی بژێوی ژیانیانی نەکردەوە هەندێکی تریشیان ناڕازین بەو پێی دەڵێن خزمەتمان زۆرە بەڵام تەنها 100,000 بۆ موچەکانمان زیادکراوە